لە سنووری خانەقین پێشمەرگە و سوپای عێراق کێوماڵ و ئۆپراسیۆنی هاوبەشیان دژی پاشماوە و شانە نووسووەکانی داعش دەست پێ کرد. ئۆپراسیۆنەکە ناوچەکانی خۆرئاوای خانەقینی گرتەوە. هەریەک لە لیوای 3 و 5 هێزی پێشمەرگە و لیوای 1 و لیوای 54 سوپای عێراق بەشداریان کرد و مەودای ئۆپراسیۆنەکە لە سنووری هێزی پێشمەرگە بە قوڵایی 50 کیلۆمەتر بوو. مایە داعش و هێزەی ماوە سوپای عێراق و هێزی پێشمەرگە ئەنی ئۆپراسیۆنی هاوبەش دژی مۆڵگەکانیان یاخۆ دژی پاشماوەکانیان ئەنجام بدەن. داعش ئەگەر یەک نەفەریش بێ ئەو یەک نەفەرە ئەزێتی خەڵکەدەن تیرۆریسن وڵاتەکە وێرانەکەن دا لەبەرەوە پێویستە بە دوایە بڕۆی هەتا ئەو کاتەی بنە بڕیانەکەن. ئیسەش بۆ برادرانی تروتم خۆ مێش پیا و ناخوا بەڵام تەبیعەتی ئینسان تێکە. ئەمانی ڕۆک و مێشوان تەبیعەتی ئەم وڵاتە و تەبیعەتی خەڵک تێکە دەنە بێ بە دوایە بڕۆین. ئیساکە خەتەریان لەسەر هێزی پێشمەرگە و سوپای عێراقوانش نەماوە، بەڵام دێن شوانێکە بن، دێن جوتیارێکە بن، دێن عەزەتی خەڵکە دەن، پارە لە خەڵک وەرەگرن. ئەو جۆرە جوڵە و ئۆپراسیۆنە هاوبەشانە کاریگەری لەسەر دابینکردنی ئاسایشی گۆنشینان و جوتیارانی ناوچەکە هەیە و دەتوانن کاروباری ڕۆژانەی خۆیان بەبێ ترس بەڕێ بکەن. بە قسەی ڕیاز جاسم کە شوانکارێکی بەڕەگەز عەرەبی ناوچەکەیە، پێشمەرگە و سوپای عێراق ڕۆڵیان لە دابینکردنی ئارامی و ئاسایشی ناوچەکە دیارە. پێشمەرگە و سوپای عێراق پارێزەری ئێمەن. هەردوو لایەن مەبەستیانە ئێمە پارێزراو بین لە مەترسیەکانی داعش. سوپاس بۆ خوددا هەوڵەکانیان جێگەی دڵخۆشی ئێمەیە و ناوچەکەمان ئارامە. ئەنجامدانی ئۆپراسیۆن لەو ناوچانەی گومان دەکرێت چەکداری تیرۆرستانی داعشی تێدا هەبێت، لە دوایە و ڕێکەوتن و گفتوگۆیان نەدێت کە ماوەیەکە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق هاتوۆتە ئاراوە و بڕیاریان داوە درێژەی پێ بدەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.